کۆبوونەوەی ساڵانەی کۆمەڵەی ئابووری جیهانی بێتوانە لە دۆزینەوەی ڕێگایەک بۆ دەرچوون لە قەیران. 53هەمین کۆبوونەوەی ساڵانەی کۆمەڵەی ئابووری جیهانی ناسراو بە کۆبوونەوەی داووس ڕۆژی 16 تا 20 مانگی ژانڤیە 26 تا 30 مانگی ڕێبەندان لە سوئیس بەڕێوەچوو. 2700 نوێنەر بانکێشکران تا بە قەوڵی بەڕێوەبەرانی لە دنیایەکی لە یەک هەڵوەشاودا و لە ڕێگای هاوکاریەوە بۆ بابەتە هەنووکەیەکانی دنیا ڕێگە چارە بدۆزنەوە. ڕێکخرانی کۆبوونەوەکە بە پێسۆنەت راپۆرتی ریسکێکی ساڵانەیان بڵاو کردەوە. ئەم راپۆرتە سەرجەم خاڵەکانی نووسراو لە راپۆرتی ساڵی 2022 سندوقی نێنۆتەوەی دراوی کە لە چەند هەفتەی ڕابردوودا بڵاو کرابووەوە تاکید کردووە و لەوێ ژواوەتر چووە. ڕیسکە ئاماژە پێکراوەکان لەم راپۆرتەدا بریتین لە سزبوونی بەرهەمهێنان، زیاتربوونی نیگەرانی سەبارەت بە وامی 235 تریلیۆن دۆلاری، زیادبوونی نرخی کاڵا و پێداویستەکانی بەڕێچوون، نائارامیە کۆمەڵایەتیەکان، سزبوونی هەوڵەکان بۆ باشتربوونی ژینگە، زیادبوونی بەردەوامی سوودی بانکی. راپۆرتەکە هەروەها ئاماژەی بە کۆمەڵێک ڕیسکی زیاتری وەک زیادبوونی پەرامەرانیش کردووە و لەگەڵ راپۆرتی سندوقی نێونەتەوەی دراویش هاوڕایەکە قەیرانی ئابووری لە 2 ساڵی داهاتوودا درێژە دەبێت. نووسەرانی هەردوو سەنەدەکە ئاماژەیان بە ناکۆکیەکانی ناخی سیستمی سەرمایەداری کردووەکە شەڕی ئۆکراین و پەتای کۆرۆنایان وەک لێکەوتەکانی قەیرانەکە ناوبرد. ئەوان هەروەها باسییان لە کەلێنی چینایەتی نەکرد، بەڵام بۆنگای خێریەی ئاکسفام لە راپۆرتێکدا کە بە ڕەواڵی ساڵانی پێشوو لە کۆبوونەوەکەدا بڵاوی دەکاتەوە لەم بارەیەوە نووسی لە کاتی پەرستاندنی پەتای کۆرۆناوە 1% جەمعیەتی دنیا نزیکەی 2/3 سەروەتی دنیای بۆ خۆی تەرخان کردووە. سەروەتی ئەم کەسانە 26 تریلیۆن دۆلار زیادی کردووە لە حاڵێکدا کە دارایی پاکردەی 99% جەمعیەت تەنیا 16 تریلیۆن دۆلار زیاد بووە. راپۆرتەکەی ئاکسفام هەروەها نیشانی ئەدات کە 95 شرکەتی مادەی خۆراکی وزە لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 2 بەرابەر قازانجیان زیاد کردووە. لە هەردوو راپۆرتەکەدا بە شێوەی سەرپێیی ئاماژە بە ڕیسکی نەئارامی کۆمەڵایەتی کراوە، مەبەست لە نەئارامی خەباتی ڕوو لە زیادبوونی کرێکاران و یان ئاخێزێکی جەماوەری بەرینەکە لە گۆشە و کەناری دنیادا لە ئارادایە. تەنیا لە مانگی ژانڤیەی ساڵی 2023 لە وڵاتانی ئۆروپایی و ئاسیایی بەگشتی چەند ملیۆن کرێکار بۆ زیادکرانی هەقدەست، مانگرتن، خۆپیشاندان و کۆبوونەوەیان بەڕێوە بردووە. سەبارەت بە ئاخێزە جەماوەریەکان دەکرێت ئاماژە بە شۆڕشێکی ئازادی خوازانە لە ئێران، ئاخێزی جەماوەری لە پیرۆ و سریلانکا بکەین. قەیرانی نظامی سەرمایەداری وەها خوڵ بووەتەوە کە ئەو دامەزراوە ماڵی و توێژینەوانەی بورژوازی مەوجود جۆرێکیان بەرخورد بە هەندێک لایەنی لە ژێرناوی ڕکوردا کردووەکە هۆکاری سەرەکی قەیرانەکە بشارنەوە. بەڵام قەیرانی ساختاری سیستمی سەرمایەداری تەنیا ئابووری نییە، بەڵکو سیاسیشە. لە ئەمریکا کارگەیشتووەتە جێگایەکە هەردوو حەزبی بورژوازی سەرەکی خستووەتە گیانی یەکتر. دۆناڵد ترامپ هەندێک بەڵگەی تەبەقەبەندی ئاشکرا کردووەکە بووەتە مایەی شەرمەزاری باراک ئۆباما و حەزبی دموکرات. کابینەی دموکراتی جۆ بایدنیش بە نەوبەی خۆی لە ڕێگای دادگستەریەوە مەئمورانی FBI نارد بۆ شوێنی حەوانەوەی بەرینی کەناردەریای ترامپ. ئەوان لەو شوێنە 20 کارتۆنی شامڵی 11 کۆمەڵە لە پەروەندەی تەبەقەبەندی کراو، لەوانە 4 پەروەندەیان کە خاوەنی لاکومۆری نهێنی بوون دۆزیەوە. ئەمجار نۆبە گەیشتە کۆماری خوازەکان. ئەوانیش کەڵکیان لە کەسانی سربەخۆیان وەرگرت لە دادگستەریدا و مەئموریان ڕەوانەی ماڵی جۆ بایدن کرد. لە ماڵی سەرۆکۆماریشدا 6 سەنەدی تەبەقەبەندی دۆزرایەوە. لە بریتانیاش قەیرانی سیاسی حەزبی دەسەڵاتداری تووشی ناکۆکی کردووە.
دۆرانی پڕ لە ڕیسوایی سەرۆکوەزیری بۆرۆس جانسۆن دوای دەست لە کارکێشانەوەی لە مانگی جوولای 2022دا کۆتایی هات. جێگرەوەکەی واتە خانمی لیز تراسیس نەیتوانی لە 44 ڕۆژ زیاتر لە پۆستەکەیدا بمێنێتەوە. 53هەمین کۆبوونەوەی ساڵانەی کۆمەڵەی ئابووری جیهانی هەروەک چاوەڕوان دەکرا نەیتوانی ڕێگە چارەیەک بۆ قەیرانی ئاڵۆزی دنیای سەرمایەداری بدۆزێتەوە و تەنیا بە ناوبردنی موسیبەتەکان قەناعەتی کردووە. بەیانیەی کۆتایی کۆنفرانسەکە بەڕوونی دەری دەخات کە ئەم نظامە خەریکە لە تاریکیدا بە شوێن ڕێگە چارەی دەرچوون لەم قەیرانەدا دەگەڕێت.